خربەبوونا خۆدانندەکانیان پیشەسازیان نوێە دهۆکە وەک ناڕازیبوون دژی بڕیارەکە بە ژێرڤانیا دهۆک کو ئەو دکانە ناوبەرە نەڕاکەن دەئێنە داخستن و گەلە ژوان هاتنە داخستنەژی خۆدانندەکانیان پیشەسازیان نوێە دهۆک خربەبوونەکە ناڕازیبوونێ سازکردن و جادا سەرەکیە دهۆک داخستن تعدای ظلم يلفون هجارات بيدن شقيبان بلدية بقى اف دكان الدوينة في عالم بلدية الدوينة نوكا بلدية اللي قلبي يبويا بشتو مستثمرة كي بشتو تاجرة كي يدبيت افون الروبن هرنا اولوكو من دوی جوزه هاي اما 15 سال آزاری با دوی جوزه دام قطعا ندارم من الوری من نه عملت های 6 متر اولوکو داینم من وری از چی دکان جامعه کی وقتی لافیته بخیر تو وری شون نکای نکه چه عملت خوب کم چه عیال خوب کم ام مجبوریم برم هم چی کن اسبوع قادی هم دسر وی شارع بین ما چی کن مچ حل دینین دکانت مات عزل کردین ام فقیرین ام کریدارین چی کن سەرۆکێ سندیکا کرێکارە دهۆک ژیت بێژێت دێبزاوێن چارەسەرکردنا vê êrişê دلجنەکێ بێکینین بۆ زانینا بابەتێ وانە چییە ڕاستە احتیمالە هەبن ژیت ناودا مەقدور ژی ئەم ژی داخوازە حەقی وان ژیتکین و دیسا ژی گەل پێکینانا vêlijnê بابەتێ وان ژی بێتە چارەکرد پشتی و پیشەسازیە کەون هاتی ڕاکردن خۆدان وان بۆ دوو جیها هاتن بە گواستن گۆڕگوتنەوەش بەر کوپەتری ئەوان چوونە پیشەسازیە پشتا پێشەنگەها شارەوانیا بڕیارە داخستنە گەلە ژواندەکاناندایە داکوبچنە پیشەسازیە ئەلۆکا بەتش سێ سەعەتایە خۆدانکارێن پیشەسازیە نوێ دهۆک جادا سەرەکی داخستنە وەکو نەڕازیون بەرامبەر بڕیارێکە شارەوانیا دهۆک و تەنها گۆڕگوتنەوان هیچ لایەنێکی پەیوەندیدار دیڤداخوازیەوە نەهاتیە و ئەو ژت بێژن ئەگەر داخوازیێنوان نەیەناژی بەجێکردن دەبوو ماوەی هەفتەیەکی سەروی هەلویستیت بەردەوام بن شەوەخەدر کورسان نیوز دهۆک